ئەم فەرماندەیەکێک لە فەرماندە ئازا و دڵسۆز و بە ئەمەکەکان فەرماندە بە وەفاکانی ڕێبازی یەکێتی و مام بەڕاستی ئەسەرێکی زۆر گەورەیە جێگای زۆر بە ئاسانی جێگای کاک مەحمود پڕەوە نابێت دۆستێکی زۆر خۆشەویستمان بوو فەرماندەی هەموو سکرتارێت بوو کاک لیوا مەحمود لە ینی ئەتوانم بڵێم فەرماندەیە بوو دووبارە نابێتەوە زەحمەتە لە سکرتارێت وەکو کاک مەحمود دانانی ئەم پرسەیە لە بەغدا خۆی لە خۆیدا چەند پەیامێکی هەیە گرنگترینیان وەفا و ڕێز و خۆشەویستیمان ئێمە بۆ فەرماندە سەربازی و سیاسەکان نێمان کە بەڕاستی ڕۆژێک لە ڕۆژان خەباتیان کردووە لە پێناو گەیاندنە کاروانی ئامانجەکەمان